Ver bakayım. Aslandaki. لە سۆنگەی خەمخۆریمان و هەستکردنمان و مشتخۆریمان بۆ خەڵکی دەڤەرەکە و لە پێناوی ئەوەی کە ژیانی تەندروستی ناوچەکە ئاسایی بکرێتەوە بە تایبەتی و کەرتی گشتی کەرتی حکومی زیاتر ببوژێتەوە هەستین بە دەرکردنی بەیاننامەیەک و بە بۆنی ئەم بەیاننامەوە ئێمە ڕای گشتی ئاگادار دەکەینەوە لەوەی کە ئێمە وەکو پزیشکان مشورخۆر و خەمخۆری ئەو خەڵکەین لە بواری تەندروستیە بە تایبەتی چونکە ئێمە بە کۆبوونەوەمان و دەرکردنی ئەم بەیاننامەیە دەمانوێت ئەوە بەڕای گشتی بڵێن کە هەدەفمانەوە مەبەستمانە کە کەرتی گشتی ببوژێتەوە و دەوامی بەیانی ئاسایی بکرێتەوە نەخۆشخانەی گشتی ڕانیا. بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزیری تەندروستی، بەڕێزان نەخۆشخانەی گشتی ڕانیە کە بە شادەماری تەندروستی ڕاپەڕین دادەنرێت بە مەبەستی نۆژەنکردنەوە لە کۆتا ساڵی ڕابردووە تێکدراوە و دەبواە کارەکانی لە مانگی ئایاری ئەم ساڵ بە کۆتا هاتبە. بەڵام بەداخەوە بەوەی سەرف نەکردنی گوژمەی پێویست بۆ کۆمپانیای جێبەجێکار ئێستا کارەکانی زۆر بە هێواشی بەڕێوە دەچێت و بەوەش نەخۆشخانەی گشتی ڕانیە دابش بووە بۆ سەر نەخۆشخانەکانی منداڵان و منداڵبوونی ڕانیە و نەخۆشخانەی چوار قوڕنا کە ئەمەش بارگرانیەکی زۆر و هاتوچۆیەکی لە ڕاددە بەدەر ناخۆشی دروست کردووە بۆ نەخۆش و کەس و کاری نەخۆش و پزیشکان و کارمەندانی تەندروستی. بەوەی بۆ نمونە نەخۆش بۆ گرتنی ئەشیعەیەکی تەنووری سیتیسکان دەبێت لە نەخۆشخانەی چوار قوڕنەوە بێتەوە ڕانیە و دوایش بچێتەوە بۆ نەخۆشخانەی چوار قوڕنا. بۆیە وەک سەردەم پزیشکانی خەمخۆری ناوچەکە داوا لە بەڕێستان دەکەین کە بفەرمونون بەکار ئاسانیکردن و سەرفکردنی گوژمەی پێویست بۆ کۆمپانیای جێبەجێکار تاوەکو بە زووترین کات بکەوێتەوە ڕێڕەوی خزمەتکردنی پێشووی. هاوکاریتان مای ڕێز و پێزانینە دەستەیەک لە پزیشکانی دەڤەری ڕاپەڕین. السلام عليكم.